باڵەکەکەیەوە خوازی کە لای دکتۆر محەممەد لەواڵی و دەستێتم بۆ باڵەکانەی کە لەوێت تاریخی لە پرسی سیاسی لە پرسی مێژوویدا بەڕێزان دیارە ڕێگەڵی شەی پرسی کورد لە ڕۆژاوای کوردستان و کوردستان بە گشتی ڕادێکی مێژووی دووری هەیە ئەمە ناگەڕێنەوە لەسەر سەردەمەکۆرەکان بە تاریخی ناوچەیە کە ڕۆژاوای کوردستان کە پێشتر باوباپیران و پێشینانی کورد لە ناوچەیە ژیاون بە تایبەتی خوریەکان و میتادیەکان وامانە بەڵام لەو دوای لە بەتایبەتی گۆڕانکاری سیاسیەکانی سەدەی بیستەم دوای ڕوخانی خلافەتی عوسمانی و سەرهەڵدانی دەوڵەتی نوێی تورکیا کۆمەڵی گۆڕانکاری لێنەگۆڕێت بۆیە دەچینە لای دکتۆر محەممەد لەوەی مێژووی سیاسیەوە تا چەندە گۆڕانکاری سیاسیانە کێشەی کوردیان لەو ناوچەیە لە قاڵبدا داڕشتوەتەوە ئایا کێشەیەکی هەروکەیی ئێستاییە یاخود کۆمەڵی باگراوندی مێژووی و سیاسی هەیە لە ناوچەکە بۆیە داوای بەڕێزان دەکەم دەست بکەم بە پێشکەشکردنی بابەتەکەی خۆی ئەگەر بکرێت لە نێوان 15 تا 20 لەگەڵ بابەتەکەی پێشکەشکرا زۆر سپاسم. زۆر سپاس کاکتۆر زۆر سپاس لە بۆ ئەو دەرفەتە و بەخێراتنی مامۆستانی بەڕێز و قوتابیانی بەڕێزەکەم هەمولایەک بەخێر بن و سپاس لە بۆ ئەو دەرفەتەش کە لەگەڵ هاوپیشە بەڕێزەکانم. تەوان مامۆستا باسی کە کۆتایی هاتنی ئیمپراتۆریای عوسمانی کرد. ئیمپراتۆریای عوسمانی کە کۆتایی هاتیان باڵێ کە یەکێک بوو لە دۆڕاوەکانی شەڕی یەکەمی جیهانی کوردستان پێشتر دابەشکرا بوو، یعنی بە پێی ڕێکەوتنامەی سایکس بیکۆ لە نێوان دەوڵەتە گەورەکان بە تایبەتی بەریتانیا و فەڕەنسا و پێشتریش رووسیا، بەڵام رووسیا بەهۆی شۆڕشی ئۆکتۆبەرەوە کە لە ڕێکەوتنامەکەی کشایەوە ئیتر خاچە عوسمانی مایەوە لە بۆ چێ لە بۆ فەڕەنسی و بەریتانیەکان و ئەو بەشەی ڕۆژهەڵاتی بڵێم ڕۆژئاوای کوردستان کەمە پێی دەڵێن باشووری بچوو مایەوە لە بۆ ئینتیدابی فەڕەنسی یان دەسەڵاتدارێتی فەڕەنسی لەو ناوچەیە و تەقسیماتەکە بەو شێوەیە کە کرا کە عێراق و فەڵەستین و ناوچەکانی تر لە بۆ ئوردن ئیماڕەی شەرقی ئوردن لە بۆ ئینگلیز و سووریای گەورە کە پێک دێ لە لوبنان و لە منتخەکانی سووریا ئەوانش لە بۆ دەوڵەتی فەڕەنسی. تەمان دەوڵەتی فەڕەنسی شێوازی بەڕێوەبردننی ئەو ناوچانەی وەکو شێوازێکی ڕاستەوخۆی ناوەندگرایی ئینگلیزەکان نەبوو وەکۆی کە لە عێراق کە بەغدای کردە سەنتەر، بەڵکو هات ناوچەکانی دابەشکردنیە دەوڵەت. مەسەلەن لە ناوچەکە ناراویەکانی سووریا دەوڵەتی عەلەوی دروست کرد، هەتا ئێستاش ئەو تاپۆیان ما دایرەکانی تاپۆیان لەوێ بەناوی دەوڵەی عەلەویە یا مەسەلەن دەوڵەتی حەڵەب، دەوڵەتی دروزەکان و دەوڵەتی دیمەشق و دەوڵەتی ئەسکەندەڕۆنە. ئەمەزا دوای دێن باسەکەین چارەنووسی ئەو دەوڵەتانە لە ساڵی 1940 تا 45 کە سەر بەخۆی دەوڵەتی سووریایە چیان بەسەردن. کورد لەو نێوەیدا بەبێ هیچ ستاتوێک بوو، هیچ قەوارەیەکی نەبوو. ئەوەی کە بەشی کورددانرا بوو لە باشوور ئەو بەشش نەبوو کەوەی کە حکومدارێتی شێخ مەحموودی حەفید بوو، ئەو شێوازش بڵێن ئەو جۆرە حکومڕانیەش لەوێن دەرێ ناسێنرا بوو، هەتا لە بۆ شارێک لە بۆ ناوچەیەک لە بۆ شوێنێکی زۆر بچووکیش. یعنی لەبەرچی لەبەر دایانگۆ ئەوە ناوچەیەکی درێژکراوەیە لە ناوچەکانی شنگالەوە دەشتەکانی شنگالەوە هەتاوەکو دەشتەکانی موسێبین درێژ دەبیتەوە لە بۆ قامیشلۆ هەتاوەکو ئەگاتە باکووری ڕۆژئاوای سووریا ئەوە هەمووی درێژکراوەی عەشیرەتە کوردیەکان و عەرەبیەکانەوە زیاتریش بە عەرەبیان ئەو ناوچیان تعریف کرد بە تایبەتی لە سایکس بیکۆ و دواتریش لە دەوڵەتی سووریا. یعنی هەرچی کوردە هاتە ئەو ناوچەی کە لە باکوور هاتبایە پێیان دەگۆ ئەوە میوانە، هەتا ئەوە لە فەرهەنگی حزبی بەعسی سووریا بەشار ئەسەد لە چەندین مقابلات و چەندین شێو دەیگوت ئەوانە میوانی منە، لێرە هاتینە ئەوانە ئەسلیان هی ئێرە نییە. بەو شێوازەی کە تعریف کرابوو لە سایکس بیکۆ و ڕێکەوتنامەکانی دواتر کوردیان لە ڕۆژاوای کوردستان ناساندبوو. بەڵام دەوڵەتی سووریا کە لە دروست بوو دوای ئەوەی کە مەلیک حوسێن کوڕی شەریف حوسێنی بڵێن حیجاز کە چوێن دەرێ حکمی کرد لە بۆ ماوەی 2 ساڵ هیچ داواکاریەکی کوردی قبوڵ نەکرد
وەکو پێکهاتەیەکی کۆمەڵایەتی و سیاسی نەتەوەیی لە مەملەکەتی سووریای ئەو کاتیدا. بۆیە کە دواتر مەلیک فەیسەڵی یەکەم کە عێراق دەبتە مەلیک فەیسەڵ یەکەم کە مەلیک فەیسەڵیان لەوێ لابر دوای هاتنی هێزەکانی فەڕەنسی وەشکانی سووریەکان لە پێکدادانی مەیسەلون یەکێک لە کەسایەتە هەرە گەورەکان لەوێن دەرێت کە بەرگری کرد کە قائیدەکی عسکەری گەورەش بوو و بە ئەسڵ کورد بوو یوسف العەظمە لە مەیسەلون کوژرا هەتا ئەویش نەکوژرا هێزەکانی فەڕەنسی نەیانتوانی بستنە ناو شام یعنی اینجا کە چوونە ناو شام اینجا کە ژەرناڵ گۆڕۆ چۆ سەر قەبری سەلاح الدینی ئەیوبی چی گوتی ئەومە گەڕاینەوە ئەوە هاتینەوە یعنی کورد لە دەواازەکانی دیمەشقەوە شامەوە دیفاعی کردی لە سەدەی نوێوە هەتاوەکو بڵێن دروستبوونی هێزەکانی سووریای دیموکرات یعنی هێزەکانی سووریای دیموکرات ڕێگوڕشەیەکی مێژووی گەورانەیە کە من لەو باسی خۆمدا کە تەرخانەکەم ئێستا سێ بەڵگەنامەی گرنگە خەمەڕۆ کۆتایی بە باسەکەم دێت. طبعا لە دوای دروستبوونی دەوڵەتی سووریا لە دوای 1925 هەتاوەکو 1945 کە لەژێر ئیتیلابی فەڕەنسیدا بوو بە هیچ شێوازێک ستاتۆیەکی نەناسان بە ناوی ستاتۆی ڕۆژاوای کوردستان یان وەکو هەرێمێک یان وەکو پارێزگایەک یان وەکو هەتە شارەکان کە نەیناساندن بەڵکو ئەوانەی بە بەشێک لە دەوڵەتی سووریایدان و هەتا فەڕەنسیەکانیش ئامادە نەبوون ئەوەی کە لە بۆ عەلەویەکان لە بۆ دروزەکان لە بۆ عەرەبی سوننە کردبیان لە بۆ کوردیش بکەن کەواتە کورد لێرەدا کەوتنە خۆیان لە ساڵی 1932 حاج و ئاغای هەڤرکیان طبعا عەشیرەتێکی زۆر گەورەیە لە ڕۆژاوای کوردستان عەشیرەت زۆرە یەک عەشیرەتی هەڤرکیان عەشیرەتی میلی و عەشیرەتی بەرازی ئەوانە عەشیرەتی زۆر گەورەنە و لە بۆ زانیاری زۆر کەس دەیگوت کورلۆتی شەڕی لە ڕەقەیەکە لە دێر زۆرەکە ئەگە لە ڕووی ئاسایشینەتەوەی وەربگرین ئەدی ئەمریکا لۆ دێ شەڕی لێراکاتن بڕۆی قوڵایی ئاسایشینەتەوەی ئەمریکا لە خۆڕەڵاتی ناوەڕاستێک لەوانە وزەیە قوڵایی استراتیژێتی ڕۆژاوای کوردستانیش لە ڕووی مێژوویەوە زۆربەی عەشیرەتەکان سیاسەتی نیشتەجێکردنی عەشیرەتەکان لە ئیمپراتۆریای عوسمانی زۆربەی کوردیان بردە ناوچەکانی ڕەقە و دێر و زۆر لەوێ نیشتەجێیان کردینە ئەمە خاڵەکی مێژوویە و لە ڕووی استراتیژێتی ئاسایشینەتەوەی کورد لە ڕۆژاوای کوردستان وزە منتقەکانی دێر و زۆر و ڕقەیە کە حتا ئەو مەفاعیلی نەوەوی لە دێر و زۆر بوو بێ لە نەوت و گازش یعنی کە 300,000 بەرمیل نەوت لەوێن دەرێ کەواتە حاج و ئاغای هەڤرکیان لەگەڵ کامەران بەدرخان داواکارێکی پێشکەشەکەن داواکارێکی چوارخاڵی لە بۆ نوێنەری باڵای فەڕەنسیەکان لە بەیروت بە ناوی هێلۆ داواکارێکی دەنێت 4 خاڵی ئەساسیە طبعا داواکاریەکەش بە ناوی کوردنیە بەڕێزان یعنی حتا مەسەلەن لەسەر ئاڵای هێزەکانی سووریای دیموکرات نووسرایە بە سریانی نووسرایە ئەوە ڕێگوڕشەی مێژوویی هەیە 87 کەسایەتی کورد مەسیحی حتا لە قەشەکان لە پیاوە ئاینیەکان لە کەسایەتیەکان لە هەردوو ئاین و لە هەردوو نەتەوە ئیمزایان کۆکردەوە 4 خاڵی ئەساسیان نووسیا لە بۆ دروستکردنی حکوومەتێکی کوردی لە ناوچەی حەسەکە لە منتقەی جەزیرە 4 خاڵیان ئەوە کردیە خاڵی یەکەمیان دەڵێ ئەمە وەکو دانیشتوانی ئەو ناوچەی ناڵێ ئەمە وەکو مەسیحی موسڵمان دوایە ئەڵێ ئەمە وەکو موسڵمان و مەسیحی ئەڵێ کە ڕیشەمان ڕەگەزی ئاریاییە لە بۆ گەلی کورد دەگەڕێتەوە ئەڵێ دوای ئەوەی کە پێداچوونەوەمان کردیە بە ڕیشە و دابوو نەریتەکانمان ئەمە تایبەتمەندێکی خۆمان هەیە کە ئەمە جیاوازی لە سووریەکانی ناوەوەی وڵات ئەوە ساڵی 32 تقریباً 4 ساڵ پێشی ئێستا هەروەها مەسەلەن خاڵی دووەم دەنووسیت بەبێ فەڕەنسیەکان دینیتۆ ئەڵێ لەبەرچیەوە لە چیای دروست ئەسکەندەڕۆنە عەلەویەکان لە حەلەب حکوومەتتان لە بۆ ئەوانە دروستکردی دەوڵەتتان لە بۆ ئەوانە دروستکردیە
لەژێر ئیتیدابی فەڕەنسی بەس لە بۆمە بەڕاوای نابینن ئەڵێ کە ئەمە لانکەی ژیاری و ڕووناکبیرینە لە خۆرهەڵاتی ناوەڕاست. ئەوەش تەئکید دەکاتەوە لەسەر ئەو خاڵەی خەباتی هاوبەشی گەلانی سووریا لەوانە گەلانی سریانی وە کورد و ئاشووری وە کورد لە چەند دەرێ لە ڕۆژاوای کوردستان. خاڵی سێم ئەڵێ ئەمە وەکو ناوچەی جەزیرە ئەڵێ چاکە و پیاوەتێکی زۆرم بەسەر سوپای فەڕەنسیەوە هەیە هەر لەو کاتێوە کە هاتێ لێرە بارگە و بنەی خۆی دامەزراندیە. ئەمە دەمانەوێ کە ئەو ناوچەیە ببیتە حکوومەتێکی سەربەخۆ ئەڵێ مە بە لەژێر ئیتیدابی فەڕەنسی دابین چۆن کاتی خۆی لێرە داواکرا کە کورد لەژێر ئیتیدابی بەریتانی دابیتن بە ئەمەش لەژێر ئیتیدابی فەڕەنسی دابین. خاڵی چوارەمیان دەڵێن ئەمە کە ئەنگۆ وەکو گەلی فەڕەنسی کە لە دوای بەتەمای ئەوە نەکە ئازادی و برایەتی و سەربەستی گەلانن ئەمەش دەمانەوێت ئەو هەرێمی خۆمان بۆ شێوەی لەسەر بنەماکانی شۆڕشی فەڕەنسی و هەروەها ئەو بنەماکانی دروستبوونی دەوڵەتی فەڕەنسای نوێ دروست بکەین. مەبەست لە دروستبوونی فەڕەنسای نوێ دەوڵەتی نوێ فەڕەنسای نوێ هەلی نەتەوەی فەڕەنسای نوێ یعنی نەتەوەی نوێی کورد و ئاشووری لە ڕۆژاوای کوردستان. تەوان ئەوە لە ڕووی فکریەوە قەڵەمبازێکی گەورەیە لەو کاتە لەو سەردەمەدا کە بڵێ من دەمەوێ وەکو تۆ دەوڵەتم هەبی دەشمەوێ وەکو تۆ نەتەوە چی نوێ دروست بکەم یان ببمە نەتەوە چی نوێ. لە خاڵی دۆمەوەی بەبێری نایتەوە کە ئەمە لانکەی ژیاری و ڕووناکبیری و ئەوەی نەکە لە خۆرهەڵاتی ناوەڕاست وەکو ئێوە کە فەڕەنسیەکان لانکەی ژیاری و ڕووناکبیرینە لە ئەوروپای. ئەمە خاڵێکی زۆر زۆر گرینگە. حتا ئەوەش باز دەکە ئەڵێ ئەو هەرێمە لۆ ئەوەیە کە ئەو داواکارین پێشکەش کرد لۆ ئەو هەرێمە کاول بۆی ئێمە ئەوان دەڵێ بزانە لە چەنجی کارجێرە خۆجێی ئەستەمکارەکان بینی نەدەبێت. واتە ئەو کاتیش کورد کە هێشتا دەوڵەتی ڕووبی سووری بە تەواوی دروست نەبووە حزبی بەعسی عەرەبی ئیشتراکی سووریە شەستەوە نایبێ حکومی سووریای بکاتن بزانە دەڵێ خۆجێی ئەستەمکارەکان ئەمە دەمانەوێت لە دەستی ئەوانە دەربازن ببی و نەجاتن ببی. ئەمە بەڵگەنامەیەکە. بەڵگەنامەی دووەمیان تایبەتە بە چاپێکەوت بڵێن نامەیەکی قایمقامی زاخۆیە ئەو ڕۆژانش بڵاوکراوە پێشتریشە بۆ لە بۆ پارێزگاری مووسڵەی ناریە دەڵێ لە ساڵی لە 1934 دەڵێتن نوێنەری حکومەت تەمانەوە دوای ئەو بەڵگەنامەی کە خستمانە ڕوو ئەو چوار خاڵیە لە ساڵی 1932 نوێنەری حکوومەتی فەڕەنسای دێتن لە 1934 لە هاوینەکەی دێ سەرەتای هاوینەکەی دەڵێ قایمقامی زاخۆیە چ دەڵێ دەڵێ هاتیە بە خەڵکی ناوچەی جەزیرەی گوتیە ئەمە وەکو حکوومەتی فەڕەنسای دراسی ئەوەیەکەین کە حکوومەتێکی کوردی لە بۆنگۆ دروست بکەین. یعنی ئەوە ئەو داواکاری حاجۆ ئاغای هەڤرکیان لەگەڵ کامەرا مەدرخان و معروفە کوڕی بەدرخان پاشایە بەڵام حاجۆ ئاغای هەڤرکیان لۆی کە بەڕێزان ئێوە بیناسن باپیری جوان حاجۆیە گۆرانی بێژەکە ئەوەی گۆرانی بێژەشی بەناوبانگە پێویست ناکە من تعریفی بکەم لە ڕووی نەتەوەیشەوە ئەو باپیری ئەوە یعنی بۆیە بزانە ئەوە کێتە ناو چێ کێتە ناو ڕێڕەوی دیبلۆماسیەتی فەڕەنسی و حکوومەتی فەڕەنسی و دەوڵەتی فەڕەنسی کە بێتن بیر بکاتەوە تەمان ئەو نوێنەرەشیان کە ناردووە لە بۆی کە بارودۆخی ناوچەی ڕۆژاوای کوردستان هەڵسەنگینی و لەگەڵ پێکاتەکان کۆبوونەوەی بکاتن بڕیار لە دروستکردنی وەکو حکوومەتێکی هاوشێوە لە بۆ دروست و عەلەویەکان و سونەکان کردیان لە بۆ کوردیش جێبەجێ بکەن. ئەمە تەمان خاڵێکی زۆر جەوهەریە بەڵام بۆ هۆی ئەو دەرکەوتنی فاشیزم و نازیزم لە ئەوروپا ئەو سیاسەتەی کە با بڵێن کە گرتوویانە بەر لە بۆ دروستکردنی حکوومەتێکی کوردی پاشەکشیان لێ کرد و بە تایبەتیش تورکەکان هاتنە سەرخەت لەوەی کە داوای ویلایەتی ئەسکەندەڕۆنیان کرد. بۆی کە فەڕەنسی و بەریتانیەکان تورکەکانیان لە دەستنەچی ویلایەتی ئەسکەندەڕۆنیان
پێبەخش یعنیمە چیرۆکێشترە زۆر لەسەرەوی ناوەستی اینجا دوای ئەوە کە شەڕی دووەمی جیهانی هەڵای سێت و کۆتایی پێدێتن اینجا حکوومەتی سووریا باڵێن کە فەڕەنسیەکان ئەکشێنەوە دەوڵەتی نوێی سووریا دروستەبێتن وەکو بڵێ سربەخۆی وەرەگریت و کۆتایی بە ئینتیدابی فەڕەنسی دێتن بەڵام لێرەدا بەریتانیەکان دێنە پێشەوە ئەو جارە لەبەر بەریتانیەکان و ئەمریکیەکان هەژمونی تەواویان کردە سەر سیاسەتی نێونەتەوەیی و فەڕەنسیەکان لەبەرەوەی فەڕەنسا لەلایەن نازیەکانەوە داگیرکرا بەڵکو وەکو نیپسە دۆڕاوێک بوو لە شەڕی دووەمی جیهانی و زۆر جار ترەمپ هەڵێ ئەگەر ئەمە سەربازەکانی ئەمریکی نەبانە ئەنگۆ ئێستا هەموو ئەوروپا بە ئەڵمانی قسەیەکرد یان ئەڵێ ئەگەر هێزەکانیمان لە نۆرماندیدانە بە زیبانە ئێستاش ئەرەنگۆ لە بندستی سوپای نازیدا بوو لێ بەریتانیەکان دێنە پێشەوە لەسەر خاچی سووریا لە کۆنسڵی بەریتانیا لە حەڵب دێتن چاپێکەوتنە کاتن لەگەڵ مستەفا شاهین بەگ ئەو جار ئەستە کۆبانە لە کۆبانێ چاپێکەوتن لەگەڵ مستەفا شاهین بەگ و بوزانی برایەکە ئەوانە هەردوو ئەندام پەرلەمانی کورد بووینە لە پەرلەمانی سووریای طبعا ئەوانەش داواکاریەکانیان لە بۆ ڕەوشی باشکردنی یان باشکردنی ڕەوشی کورد بووە لە ڕۆژاوای کوردستان یەک لەوەکانیان چ بۆ داواکارەکانیان دەڵێ حکوومەتی سووریای کە تازە نەجاتی بووە لە شەڕی دووەمی جیهانی و تازە سەر بەخۆ بیتن لە دەستی فەڕەنسیەکان ئەڵێ ڕەتی کردۆ خوێندن بە زمانی کوردی لە قوتابخانەکان پەیڕەوی لێ بکرێت طبعا ئەمە هەمومان دەزانین پێناسەی سەرەتاییە کە زمان ئەساسی یان یەکێ لە ڕێگەزەکانی دروستبوونی نەتەوە و طبعا ئەو ڕەتکردنەوە بووە کە کورد نەتوانی بە زمانی خۆی هەم کە بخوێنیت و هەم بیر بکاتەوە و هەمیش داوای مافەکانی خۆی بکاتماتە ئەو ئاستی بەرەو پێشبردننی لایەنی حتا کۆمەڵایەتیش لە ڕێگای خوێندەواریەوە بەدی دەهێنرێت لە ڕێگای نەخوێندەواریەوە بەس تەنها دواکەوتویی بەرهەم دەهێنرێتن لێ ئەگەر تەماشای هەموو زوتنەوە کوردایەتەکان بکەین لە هەموو پارچەکانی کوردستان هەموو شۆڕشەکان یەکەم خاڵی چیە کە خاڵێکی زۆر ئیجابیە ئەمە کەمترین ئیشم لەسەر کردیا خوێندنە بە زمانی کوردی یان ئەو خاڵێکی زۆر جەوهەری و ئەرێنیە کە ئەوە سەرەتای هەموو جێبەجێکردنی هەموو داواکاریەکانی کووردە بەڕێی خۆم یانی بناغەی بەهێزبوونی هەموو حکومداریەتێکی کوردیشە یانی اینجا دەڵێ خاڵێکی دیکان هەیە حتا دەڵێ حکوومەتی سووریای ڕێگەی گرتێ لە چە لەکردنەوەی بنکەی تەندروستی لە کوردستان تەمان بەریتانیەکان حتا لە دەستپێکی شۆڕشی ئەیلولیش ئەو هەڵسەنگاندنیان هەبوو کاتێککە شۆڕشی ئەیلول هەڵای سێتن لە ڕێگای وهاباقەی جوودیان نوێنەرە چوخانە نێرن لە بۆ سەرکردایەتی شۆڕش گەشتنیازەکان لە ڕووی زانستی و لە ڕووی مێژوویەوە هەتا حەدێکی زۆر بڵێن ئەوە بووە قەنەعات پێکەریش بوو بەڵام ڕەت کرێتەوە دەڵێ ئێوە لە ڕووی خوێندەواری با زۆر بەرەو پێش بچن لە ڕووی تەندروستی با زۆر بەرەو پێش بچن ئینجا شۆڕشی دەست پێ بکەن ئەڵێ جارێ زووە دەست پێ مەکەن بە درەنگ بکەوی هەتا 10 ساڵیت کە تا 20 ساڵی دیکەن ئینجا ئەم بۆ شۆڕشی دەست پێ بکەن چونکەلۆ یەک لە بنەماکانی خوێندەواری یا ڕووناکبیری ئەگە هەر شۆڕشێک دەستی پێکرد سەرکەوتووە بیتن و بەهێزە بیتن و ئەو کێشە ناوخۆیەکانی بە تایبەتی لێکترازانە کۆمەڵایەتی و سیاسەکانی کەمترەبی لەبەر چیە باشتر هەزمی یەکترەکەن باشتر یەکترە خوێندنەوە باشتر گفتوگۆوەکەن دوێ ئەوەی لە ڕێگای خوێندەواریەوە لە بۆ کورد ئەوەی زیاتر بەدەستبیێ طبعا تەندروستیش ئەمەستایەک لە کێشەکانمان لە کوردستانی خۆشمان سەرڕای ئەو ئەزمموی کە 34 ساڵ هەمانە لە حکومڕانی یەک لە کێشەکانمان پەروەردە و تەندروستیە هەتا ئێستا بە تەواوی بەسەریدا زاڵ نەبووینە چکەمە بەریتانیەکان دراسەی هەموو میلەتەکانیان کردیا بە
لە دەستپێکی بزوتنەوەی ڕۆژهەڵاتناسیەوە هەتاوەکو داگیرکاری و ئیستیعماریەکانیان لە سەرانسەری دنیای. طبعا حتى آخر خاڵ باسەکەم حتى دەڵێ حکوومەتی سووری دژی چیە؟ دژی دامەزراندنی فەرمانبەرانی کوردە لە دامەزراوەکانی دەوڵەت. ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی باسی بارودۆخی ڕێگوڕیشەی کورد بکەین بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان لە سەدەی 20م دەگەینە ئەم خاڵانەی خوارەوە. کورد بە هاوبەشی لەگەڵ گەلەکانی دیکە لە ناوچەکانی کە تێیدا ژیاوە لە شارەکان لە گوندەوارەکانی جەزیرە و کۆبانی و ئەفرین و هەموو شوێنەکانی دیکە داواکاری ڕسمی خۆی بە هاوبەشی پێشکەش کردیە لە بۆ فەراهەمکردنی خوێندن بە زمانی کوردی و پێشکەشکردنی خزمەتگوزاریە گشتی و کۆمەڵایەتی و تەندروستیەکان وە لە سەروی هەموو شانەوە دروستکردنی قەوارەیەک لە بۆ ڕۆژاوای کوردستان.